ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. من بنار مستەفا هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی ئەمڕۆی پێشەنگ تیڤ بەرواری 13 جانیوەری 2022. ئازیزان تەوەری بەرنامەکانی ئەمڕۆمان لە سێ بابەتی جیاواز پێکاتوە. سەرەتا لە یادی تیرۆری قاسمی سولەیمانی داویاتکردنەوەی لە کوردستان و هەڵسەنگاندن و پیا هەڵدانی لەلایەن بەرپرسانی بزوتنەوەی کوردایەتیەوە تەوەری یەکەمین بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و لەگەڵ لاوژە جەواد هەڵسۆڕاوی کۆمۆنیست گفتوگۆ دەکەین، بزانین هۆکاری ئەمە چییە و ئەوە خۆیان چۆن سلەیمانی ببورن قاسمی سلەیمانی پێناسە دەکەن. و هەروەها یەکەم بەرنامەی پێشەنگدۆک کە دۆکومنتی تایبەتی پێشەنگ تیڤە ئەمڕۆ پێشکەش دەکرێت سەبارەت بە بڵاوکراوەی دەنگی کرێکار و لێدوانی وەرگرتن چەند لێدوانێک لە سەرنووسەری بڵاوکراوی ناوبراو لەلایەن وەستا مەهدی ڕەسوڵەوە کە سەرنووسەری بڵاوکراوی دەنگی کرێکار و سەبارەت بە دۆخی کرێکاران لە کوردستان دەدوێت. هەروەها لە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆشماندا سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی عێراقی کە هەڵبژاردنەکان سێمانگ بەر لە ئێستا ئەنجامدراوە، بەڵام سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرەوە بڕیارە حکوومەتی ئایندەی عێراق تەشکیل بکرێت. لەسەر ئەم بابەتەش لەگەڵ مەحسین کەریم گفتوگۆمان دەبێت. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان و ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینی بە کۆمنت بینووسن و من لە میوانی بەرنامەکانی دەکەم. لەگەڵمان بن. مەڵێ بینەرانی ئازیز، وەک ئاماژەم پێدا کە یەکەم بەرنامەی ئەمڕۆمان تایبەت دەبێت بەو یادکردنەوەی کە لە کوردستان بۆ قاسمی سولەیمانی ئەنجام دراو و میوانی بەرنامەی ئەمڕۆمان لاوژە جەواد هەڵسوڕاوی کۆمونیست لەگەڵمان دەبێت. لاوژە جەواد، ئەم کاتت باش و زۆر سپاس کە توانیت ئەم دەرفەتەمان پێبیت و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤدا ئامادەبی. زۆر سپاس بۆ ئێوە شاورە بنار، زۆر سپاس بۆ ئەوەی کە منتان داوەت کرد بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و ڕێز و سڵاومەیە بۆ خۆت و بۆ هەموو بینەرانی ئەزیزی پێشەنگ تیڤ.
زۆر سپاس. پێشەوەی کە بچمە سەر ئەوەی پرسیاری هۆکاری پیا هەڵدان و یادکردنەوەی قاسمی سلەیمانی لە کوردستان بپرسم، ئەمێ جارە لە ڕوانگەی ئێوەوە پێناسێکی قاسمی سلەیمانی بکەن کە قاسمی سلەیمانی کێ بووەوە، ئێوە چۆن هەڵی دەسەنگێن و لە یادی تیرۆرکردنیدا ئێوە چ بۆ چونێکتان سەبارەت بەم کەسایەتی هەیە؟ سەرەتا دەبێ ئێمە ئەوە لە بیر نەکەین کە مەسلەی تیرۆری قاسم سلەیمانی مەسلەی تیرۆر بوو. بۆ ئێمە کۆمەنیستەکان بۆ بەرەی ئازادی خوازی و یەکسانی خوازی بەرەی ئینسان دۆستی هەمیشە تیرۆر محکوم بوو ئەگەر هەر کەسێک بوو بێ و کەسە هەرچ ناو نیشانێکی هەبوو بێتن. ئەوەشمان بیر نەچێت کە تیرۆری قاسم سلەیمانی دەرەنجامی شەڕی تیرۆریستەکان بوو، دەرەنجامی شەڕی تیرۆریستی نێودەوڵەتی بوو کە بە ئەمریکا لەلایەک و جمهوری ئیسلامی ئێران لەلایەکی تر کە شەڕ و چێشمەچێشیان هەبوو بەردەوام لەسەر هەژمون و دەسەڵاتیان لەو ناوچەیە و مۆرەی سەرەکی ئەم شەڕەشکە لەم دەسەڵاتە دیارە قاسم سلەیمانی یەکێک لە مۆرە زۆر سەرەکیەکان بوو، دەرەنجام دیارە هەر ئەمریکا دەیەوێت هەژمونی خۆی بسەلمێنێت و لەو شەڕە تیرۆریستیەدا لە شەڕی تیرۆریستەکاندا تیرۆریستێک بەدەستی تیرۆریستێک تیرۆر بکرێت. ئەمە سەرەتای جەنگی تیرۆرەوە قسەمان کردووە، ئەوە جەنگی تیرۆریستانە و بەم شێوەیە بەڵێ دیارەوە مەسەلەیەکی ترە، مەسەلەی تیرۆریستان دەکرێت لە کات قسەی لەسەر بکەین. بەڵام وەک پێشەچێک باسم کرد قاسمی سلەیمانی چێ بوو؟ قاسمی سلەیمانی لە جمهوری ئیسلامی ئێران کە هەمومان دەزانین بە ئیعدام، بە سەرکوت، بە جینایەت بە ناوبانگا خۆیان تعریفی قاسمی سلەیمانی دەکەن، ئەڵێن ئەو مجاهیدە بوو کە 40 ساڵ بوو پۆستاڵی عەسکەری لە پێدا بوو. ئەگەر هەر کەسێک جمهوری ئیسلامی بناسێ دوور و نزیک ئەم تعریفە بە نەزەر من کافیە بۆەوەی کە بزانرێ قاسمی سلەیمانی چێ بووە. قاسمی سلەیمانی جینایەتکارێکی گەورەی تیرۆریستێکی گەورەی جمهوری ئیسلامی ئێران بوو. ئەو جینایەتکارە بوو کە کاتی خۆی ئەوەنە جینایەتی کردووە لە کارێ لە پێشەوە باسکەین کاتێک کە خومەینی فتوای جیهاد دەدا لە کوردستان بۆ سەر خەڵکی کوردستانی ئێران، یەکێک لەو مجاهیدە گەورانە، یەکێک لەو فەرماندە گەورانەی کە دەچێ بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان قەتل و عام بکە لە سەرەتای شۆڕشی ئێراندا کە ئەوان دەستیان بەسەر شۆڕشداگرت، ئیستیغلالیان کرد، دەچن قەتل و عامی قاسم سلەیمانی و ئەو کەسە دەبێت ئێستا جێگریەتی. لە کاتی جەنگی عێراق و ئێراندا ئەوەندە جینایەت دەکات لە 4 جەنگی گەورەیە، لە 4 عملیاتی گەورەیە لە کاتی جەنگی جیهان و عێراق و ئێراندا فەرماندە دەبێت، ئەوەندە جینایەت دەکات، جینایەتەکان ئەوەنە گەورە دەبن، ئەوەنە خەڵک بەکوژ دەدا، ئەوەنە ئەسکەری داماوی ئێران بەکوژ دەدا لەو شەڕانە. تەنانەت بەرپرسی سوپای پاسدارانی ئەو کاتە بە ناوی محسن ڕەزایی ناچارە بێ لای ئەبا دووری ئەخاتۆ لە کارەکەی بەهۆی جینایەتەکانیەوە. ئەجا بەجیالەوە یەکێک بۆ لەو قارەمانە گەورانەی ئێمە باسی هەڵەبجە دەکەین زۆرجار، هەمومان ئەزانین هۆکاری سەرکی چیمیا بارانی هەڵەبجاوە بووکە حزابی ناسیۆنالیستی کورد دەستیان تێکەڵ کرد لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران، یەکێک لەو کەسانەی کە دەستی باڵای ئەبێت و ئەو جینایەتە هۆکاری ئەو جینایەتە گەورە دەبێت ئەرەو کەسە دەبێتن، قاسمی سلەیمانی دەبێتن، ئەو جینایەتکارە گەورە دەبێتن. ئیتر کەسێکە یەکێک لە پلاندانەرە هەرە گەورەکانی 16 ئۆکتۆبەر لە چەند ساڵی ڕابردوو کە بینیمان بە دوو دەستی سوپای هین هاتنە ناو کەرکووکەوە و حەشدی شابی و ئەو وەزعەتیان خوڵقان لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیستی کورد، ئەندازیارەکەی و پلاندانەگەرەکەی قاسمی سلەیمانی بوو. قاسمی سلەیمانی جینایەتکارێکی گەورە، خوێنڕژێکی گەورە کە دەستی بە خوێنی هەزاران گەنج، هەزاران خەڵکی ئازادی خواست کۆمەنیستەکان لە ئێران، خەڵکی یەکسانی خواست سوورە. ئەو هەموو ئیعدام و سەرکوت و کوشت و کوشتارەی لە ئێران کراوە، یەکێ لە قارەمانە گەورەکانی جینایەتکارە گەورەکانی قاسمی سلەیمانی بووە. قاسمی سلەیمانی ئەم شەخسیەتە بوو، ئەو کەسایەتێ بوو کە ئیتر نازانم ئەگەر وایە بۆچی سەرانی بزوتنەوەی کوردایەتی زۆر لە یادی
تیرۆری قاسمی سلێمانی زۆر بەسەریاندا هەڵدا لیستێک لەو بەڵێ تاریفانە لەگەر پێویستکە باسی یەکەم لەوەیەتیەتی کە چەندە پاڵەوان بۆ خەڵکی کوردستان چەندە پاڵپشتێکی گرنگی خەڵکی کوردستان بووە هەتاوەکەوەی کە پێشنیار بکرێت ڕۆژی تیرۆرەکەی بکرێتە ڕۆژی پشووی فەرمی لە کوردستاندا هۆکاری ئەم پیا هەڵدانانە بەسەر قاسمی سلەیمانی چیە لە کاتێکدا ئەمە کارنامە و مێژوێتی کە ئێوە باستان کرد دەزانین چۆن ئاورە بنارەگەر ئێمە سەیرێکی ئاورێک لە مێژووی ئەحزابی ناسیۆنالیستی کورد بدەینەوە هەمیشە نهاتون نە بە ئیرادەی خۆیان نە بە هێزی خۆیان نە بە پشتیوانی خەڵکی کوردستان ئیرادە و پشتیوانی هێزی خەڵکی کوردستان پشتیان بەستووە ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە و ئەوە نەترسنۆک بوونە لە دەرەوە هەمیشە پشتیان بە هێزە دەرەچەکان بەستووە هەمیشە پشتیان بە ئێران و بە تورکیا و بە دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچە بەستووە ئەمە شتێکە و ئەمە واقعەتێکە ئەحزابی ناسیۆنالیستی کورد ئەمە کارنامەی بووە ئەمە پیشەی بووە کەی لەوە باشتری کردووە شەکانی لەوە جوانتر بووە هەر لە کاتێک قیادە موقەتەوە بیگرە دەچنە ئێران نازانم لە دەورانی شای ئێران بۆ قیادە موقەتە پشتی جمهوری ئیسلامیەوە بیگرە تا دەگاتە نازانم هەر کاتێک مێژویان لە چلەکان و پەنجاکانەوە بخوێنەوەوانە هەر پاشکۆ بوونەوە پشتیان بە دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکە بەستووە و پشتیان بە خەڵکی کوردستان نەبەستووە ئەمانە خەریکی خەیاماڵیکردن و نازانم ئەمەی کە بە هین ماستاوکردن و نازانم هینکردن بوونە بۆ دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکە ئەمانە کەی کارنامەیان لەوە جوانتر بووە کارنامەیان لەمە باشتر بووە نەگەر هەر هەمان نەبوون لە کوردستاندا هەر لە گردی عەلی ناجی دوو کۆڵانە لەولایەک مەقەڕەکە ئێمە لە ساڵی نەوەتەکان مەقەڕی قەرارگای ڕەمەزان هەبوو شەو ڕۆژ باسی کوردایەتی و کوردبوون و نازانم هێنی کوردستان و یەک پارتیای خەڵکی کوردستانمان بۆ کرد بەڵام ڕۆژانە ئۆپۆزیسیۆنی ئێرانیا قەتڵ عام دەکرد و تیرۆر دەکرد هەرامانە نەبوون هێزی سوپای پاسدارانیان هێنا من خۆم کەسێکم دانیشتووی کچاری کۆیە بوومە هێنایەنەتە سەر هەیبە سوڵتان و مەقەڕەکانی حیزبی دیموکراتیان لە کۆیە تۆپباران کردووە چەند نازانم ئامارەکەیە چەند هەزار کەس لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی تیرۆرکران لەناو پاچی کوردستانی عێراقا لە کاتێکەوانە باسی کوردایەتی دەکەن هەرسەرانی ئەحزابی ناسیۆنالیستی کوردی ئێرانی نەبوون لە جنێف و لە وڵاتانی ئەوروپا و لەولا تیرۆرکران ئەیتر ئەمانە هەر خەریکی قارەمانسازین و خەریکن جینایەتکار و تاوانبارمان هیچێکی ئەوە یەکێکی لە کارنامەکانیان خەریکن جینایەتکار و تاوانبارە گەورەکانمان بۆ دەکەم بە قارەمان خۆبینیمان لەناو خودی کوردستان ئەو کەسێک کە قەرناقا و قەتڵ عامی قەرناقا و پشتعاشانی کرد و کۆمەنیستەکانی لە ساڵی 2000 قەتڵ عام کرد لە ناو شاری سلێمانی لەسەر دەستی ئەو قەتڵ عام کرد ئەومان بۆ نەکرا قارەمان و باوکی هەژاران و هینی سمبولی بزوتنەوەی ڕزگاری خوازی کرد و ئەوە یەکەم جانی نەمانە قارەمان سازی بکەن ئەمە کارنامەیانەوە ئەمە ئیشیانە و خۆیان بەمانە بەستۆ بەڵام ئەمە پێشوێکی دووردرێژیان هەیە ئەمانە ئەحزابی ترسنۆکن هەتا سەر ئێسقان پشت بە ئیرادەی خەڵک نابەستن پشت بە خەڵکی کوردستان دەکەن خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان دەچەوسێننەوە لە هەمان کاتە لە دژی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی خەڵکی دەوڵەتەکانی ناوچەکەش دەست لە ناودەستی حکوومەتە کۆنەپەرستەکانیان دەنێن ئێوە پێتان وایە خەڵکی سنە قبول دەکەن یا خەڵکی مەهاباد یا خەڵکی بۆکان یا خەڵکی هەر شارێکی تر لە کوردستانی ئێران قبول دەکەن یادی جینایەتکارێکی ئاوا لە شارەکەیان بکرێتەوە بە دڵنیاییەوە قبول ناکەن و بەردەبارانیان بە دڵنیاییەوە هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ئەم پەیامانە سەڤارەت بە یادی قاسمی سولەیمانی سۆسیال میدیا یەکجار زۆر خەڵکی ڕەخنەیان لەم دیاردەیە تانێکی زۆریشیان لێیان ئەمەیان سەرچاوەکەی بۆچی ئەگەڕێت ئەزانی چۆنا هاوڕە بنارە من ویستای ئیشارەت بەوە بدەم پەیکەری قاسمی سلێمانی نەیتوانین لە شاری سنە نیو سەعات بمێنێتەوە ئەمانە کە باسی کورد و کوردایەتیشمان بە بەردەوامی لە بۆ دەکەن لە شارەکانی کوردستان بمێنێتەوە نەگەر کوردستان هەموو ئێران ئێمە هینی نەکەین بەس بە کوردستان محدودی نەکەینەوە دەزانی چۆنە خۆشبەختانە ئەمە ئەحزابی ناسیۆنالیستی کوردە ئەمە خەڵکی کوردستان نییە من لە خۆم پێشتر باسی چەند جینایەت و تاوانەکانم کرد وتم من خۆم دانیشتووی کۆیە بوومە
کاتێک کە سوپای پاسداران و هێزیان هێنا سەر هەیبە سوڵتان لەناو سلێمانی خەڵک بەربارانی سوپاکەی کردەشەوە. ئەمە خەڵک نییە. لە چەند ساڵی ڕابردوو من لە ماڵی لە لای کەسین زۆر ناسیاوی خۆم لەو ساڵێک کە سوپای پاسداران هێندرا سەر هین هێزی جمهوری ئیسلامی ئێران هێندرا سەر هەیبە سوڵتان، خەڵکی شاری کۆیە خەڵکی مەقەڕەکانی حیزبی دیموکراتیان لە ماڵخۆیان شارد بووە، لە ماڵخۆیان حەشاریاندا بوون، جن و مناڵیان لە ماڵخۆیان دانا بۆی کە هین بن سەلامت دەرچن. پار بوو پێرار 2-3 ساڵ پێش ئێستا کە بارەگای حیزبی دیموکرات لە کۆیە بۆمباران کرا، من ئاگادارم تەندروستی کۆیە هاوار دەکرد کە خەڵکی کۆیە چیکە نەیە خوێنمان پێویست نییە. باشە خەڵکی کۆیە بەردەمی هینیان گرت بوو، خەڵکی کۆیە بوو بریندار و گیان بەخت کردوەکانیان گواستەوە ناو شار. لە کاتی تۆپبارانە خەڵکی کۆیە بەرەو ئەوێ ڕایان دەکرد، هەمووی بەرەو بارەگای حیزبی دیموکرات ڕایان دەکرد بۆی کە کۆمەچیان بکرد. خۆشبەختانە ئەمە خەڵکی کوردستان نییە، ئێمە ئاگاداری لەناو شاری سلێمانی لە نەوەتەکان پشتگیری هینکرا خەڵکی کۆمەڵەکە لە سلێمانی بوو، خەڵکی سلێمانی بوون پشتگیری کۆمەڵەیان دەکرد و لەگەڵ خەڵکی کۆمەڵە ئەو ڕەفیقانی ئێمە کە لەگەڵ ئێمە بوون ئێرانیەکان دەچون حیمایەتیان دەکردن لەگەڵیان دەچونە ناو شار. ئێمە خۆمان ئەومان بە چاوی خۆمان لە ناو هاوڕێکانی خۆمان بینیوە. هاوڕێ بنار باس بکرێت سەبارەت بە پاڵپشتی و هەڵپشتیەی خەڵکی لە نێوەیەکدا. بەڵام قسەکەم لەسەر ئەوەیە کە ئەمە کارنامەی خەڵکی کوردستان نییە، ئەمە کارنامەی ئەحزابی ناسیۆنالیستی کوردە، ئەمە لە ئیشە جوانەکانی ئەحزابی ناسیۆنالیستی کوردە و کە پشتگیری ئەمانە دەکات بەم شکلە. بەڵام خەڵکی کوردستان ئەوە نییە. کاردانەوەکەشان نیشمان لە سۆشیال میدیا بینیمان کە لە سۆشیال میدیا کاردانەوەیەکە بوو لە خۆشبەختانە لەلایەن ڕۆشنبیران، لەلایەن نووسەران و ئازادی خوازان، لەلایەن ئینسانە سیاسیەکان ئێمە بینیمان و ئەمەش جێگەی دڵخۆشی بوو. هیوادارم کە زۆرتر و زۆر ئەو کاردانەوانە زیاتر بێ سەرانی ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە هەولێر و لە سلێمانی جارێککە جورئەت نەکەن یادی جینایەتکارێکی لەم شێوەیە بکەنەوە قارەمانسازی لێ بکەن. نەخێر، دەبێت خەڵکی کوردستان فشار بێنێ پاڵپشتی ئەوە بێ لە دادگای جەماوەری ئەگە بە مردوویش بێ و جینایەتکارانە جینایەتەکانیان بۆ خەڵک کەشف بکرێت و این بکرێت و ڕوو بکرێت. بەڵام بەداخەوە لەلای ئێمە شتێک بۆتە باوکە لەژێر تەسیراتی تاڕادەیەک مەسەبیدا ئەمە ئەز لەوە دەکرێت کە کەسێک مرچێتان دەستی لێڵگن نازانچی نابێ باسی بکرێت. نەخێوانیە کاتێک کە کەسێک گیان لە دەستدەدا دەمرێت تیرۆر دەکرێت بە هەر دلیلێکە دەبێت شخصێتی کەرامەتی ئەو ئینسانە کارنامەی ئەو ئینسانەهینی ئینسانە بۆ کۆمەلگا بخرێتە ڕوو ئەو ئینسانە وەکو خۆی ئەو کەسە هەڵسەنگێنێ بزانێ ئەو کەسە چێ بوو، ئەو کەسە چکارە بوو. لەگەڵ ئەوەی کە وتیشم تیرۆر محکومەوە ئێمە بێ محکومی تیرۆر بکەین و نابێ ڕێگە بدەین هەر کەسێکە نەیاری سیاسی ئەمریکا و وڵاتەکانی تر بوو ئەوە بە ئاسانی بەهینی تیرۆر بکرێتن. دیارە ڕەنگە پرسێکی تر بێ قسەکردنی زۆر زیاتر بوێ، زۆر ئەوەی بێ کە قسەی لەسەرکەی مەسەلەی تیرۆر. بەڵام مەسەلەی قاسم سلێمانیش وێڕای دەستخۆشیم لە خەڵکی کوردستان بۆ کاردانەوەیان لەسەر ئەمە ئەبێ ئەمە هەوڵ بدرێ کاری زیاتر بکرێ، ڕێگە نەدرێ پارێزگای سلێمانی بێ لەسەر خوتبە هەژێنەر و پۆپۆلیستیەکانی باز لەوە بکا بڵێ وەڵا ئەبێەوە بکرێ بە نوێنەری ئاشتی پاڵیۆزی ئاشتی جیانی. کامە ئاشتی؟ ئەو ئاشتی ئەویست شۆڕشی ئیسلامی ئێران و شۆڕشی تیرۆریزم بە وڵاتانی تری عەرەبی وڵاتانی تری ناوچەکە بگوازێتەوە کە بەی خۆیانیان دەزانی. ئەوەی کە یەکەم کەس سوپای قودسی دروست کرد لە بەرامبەر بە تاڵیبان وەک هێزی شیعە بەرامبەر سونە، ئەمە بێ بکرێتە نوێنەری ئاشتی. ئەگەر ئەمە نوێنەری ئاشتی بێ وڵای تر دەبێ مەدالیای ئاشتی لە ملی هیتلەریش بکرێت لە ئەوروپا. لاژەزەوات زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی پێداین و هیوادارین دەرفەتی تر بێتە پێشەوە تاوەکو فراوانتر لەسەر مەسەلەی تیرۆر و بابەتی تریش گفتوگۆ بکەین. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتی پێداین. زۆر سپاس بۆ شاورە بنار، دووبارە دەستان خۆش بێ. زۆر سپاس. ئازیزان وچانێک دەدەین و پاشان یەکەم دۆکومنتی پێشەنگ دۆک دەبینن سەبارەت بە بڵاوکراوەی دەنگی کرێکار. لەگەڵمان بێنەوە.
کرێکاران بەڕاستی لە بارودۆخێکی سەختە ڕاگیراوە. کرێکارانی ژینگە پارێز مەزڵومترین بەشن، ئێمە نابێت چاوەڕێ فریاد ڕژبی. من وەستا مادی ڕسوڵم، سەرنووسەری بڵاوکراوەی دەمی کرێکارم. بڵاوکراوەی دەمی کرێکار یەکەم ژمارەی لە ساڵی 2009 دەرچوو تا ئێستا بەم ژمارەی کە 1-2 ڕۆژی تر بەردەسەکەوێت 29 ژمارەمان لێ دەرکردووە. دەمی کرێکار ئەو ڕۆژنامەیە کە وەک مینبەرێک کرێکاران دەتوانن قسەی خۆیانی تیا بکەن، دەتوانن لەسەر مەعاناتیان، لەسەر ئەو نابەرامبەری کە لیانەکرێت قسەی خۆیانی تیا بکەن. و سیاسەتی بڵاوکراوەی دەمی کرێکار یەکەمین شت ئەوەیە کە بتوانێت ناڕەزایەتیەکانی کرێکاران کە هەیە لە دەوری یەک کۆیان کاتەوە و بتوانێت ڕێنمایەکی تەواو ڕێنمایەک بە کرێکاران بدا کە لەباری حقوقیەوە ئاشنا بن بە مافەکانیان و جۆرێک لە پرتوبڵاوی هەیە بتوانێت لە ڕێگای ڕۆژنامەی دەمی کرێکارەوە کە وەک وەسیلەیەک وایە بەدەستیانەوە یەکتری تیا بناسن. و ئێمەش لە سافی دەمی کرێکار یعنی کەڵکێکی زۆر باشمان لە دەمی کرێکار وەرگرتووە کە توانیمانە ئەم ڕۆژنامەیە بگات بە زۆرترین پرۆژە پیشەسازیەکان بە تایبەتی لە منتیقەی سلێمانی هەوڵە دەین لە ئایندێکی نێزیکا بگاتە زۆربەی پرۆژە پیشەسازیەکان لە هەولێر و دوهۆک و هەرچی ناوچەکانی کوردستان هەیە. ئەلبەتە ئەم ڕۆژنامەیە دەمی کرێکار عکسەکاتەوە بۆ ڕای گشتی و ئەگا بەلایەنە پەیوەندیدارەکانیش و هەتا ئێستا لە زۆرێک لە پرۆژەکانەوە ئیتر خەریکە کرێکاران ئاشنا بن بە ڕۆژنامەکە و تەلەفۆنمان بۆکەن و معاناتی خۆیان ئەخەنە ڕوو. ئێمەش حەدی ئیمکان ئەوەی کە لە توانامانە بێ هەوڵە دەین هەم ڕێنمایان بۆ بکەین و هەوڵە دەین هەم لە چوارچێوەی ئەو کارانی کە بۆ خۆمانمان دیاری کردووە پەیوەندیەکانیان بگەێنین بە وەزارەتی کار بەلایەنە پەیوەندیدارەکان و جۆرێک لە کاری لۆجستیان بۆ بکەین. دەمی کرێکار ئیتر بۆ خۆی بڵاوکراوەیەکی کرێکاری تایبەتە بە کرێکاری لەسەر سعاتی کاریان، لەسەر حەقدەسەکانیان، لەسەر کۆمەڵێک بیمە و لەسەر کۆمەڵێ مخەسەسات کە هەیەە خۆیان قساکەن و ئێمەش ئەم دەمی ناڕزایەتی خۆیان عکسەکەینەوە. ئێمە هەستەکەین کە لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەی کە ئێمە ئەم ڕۆژنامەیە دەرەکەین جۆرێک لە پەیوەندی لە نێوان کرێکارانە دروست کردووە و مەسیجێکی داوە بە کرێکاران کە ئەبێ زۆرتر لە حرەکەت لە بەرامبەر هەموو ئەو نابەرامبەریانی کە لیانەکرێت بکەن. کرێکاران بەڕاستی لە بارودۆخێکی سەختە ڕاگیراون. یەکەمین شت من باس لەوانە بکەم کە لەسەر کارن. دەیان هەزار کرێکار ئەمڕۆ لە کوردستان واقعەن هەلی کاریان هەیە و لەسەر کارن و لە پرۆژە پیشەسازیەکان و ناوەندە جیاجەکانی کارە کارەکەن، لە چ دۆخێکا کارەکەن. ئەگەر باسی حەقدەست بکەم لەگەڵ گرانی بازار و لەگەڵ ئەو مەساریفەی کە لەسەر شانی کرێکارە لەو ڕۆ بەڕاستی کرێکاران زۆر مەزلومن و حەقدەسەکان بەقەدەر ئەوە نییە کە بتوانن ژیانیانی پێبەڕێ بکەن. دۆخی کاریش لە ناو خودی کارگەکانە، لە ناو خودی ناوەندەکانی کارە سەختە. لێەوە سەختە کە بۆ نمونە کرێکار هەتا ئێوارەی احتیرازی هەبێ ڕێگەی لێگیراوە ناتوانێت احتیرازکە، ناتوانێت دەمی دەرچێت. ئازادی ڕێکخراو بوون بۆ کرێکارانی کوردستان نییە. کرێکار یعنی ئەگەر احتیرازکە لە ناو کارگەیە ئەکرێتە بەر هەڕەشەی دەرکردن. ئێمە نمونەمان زۆرە لە زۆرێک لە کارگەکان لە پرۆژە پیشەسازیەکان ئەمە ڕووی داوە. بۆ نمونە کرێکارانی کارگەی سیمەنتۆی تاسوجە بڵێم لە 2015 تا ئێستا بڕەپارەیەکە وەک ئەرباحی ساڵانە و وەریانەگرت تا ئێستا ڕاگیرا لە کارگەی ئاسن و پۆڵا بە هەمان شێوە دەریانەکەن لەسەر کار، هەڕەشەی دەرکردنیان لەسەرە کە بتوانن دیفاع لە خۆیان بکەن ئەکەونە بەر هەڕەشەی دەرکردنەوە. لە پاڕادگەکانی نەوت هەر بە تەواوی خامۆشکراون. ئەوەی کەوتم دۆخەکە لێەوە سەختە کە لایانی کەمی کرێ هەتا ئێستا یعنی حکوومەت دەخاڵەتی نەکردووە کە لایانی کەمی کرێ بەقەدەر مەصرفی بازار بێت و کرێکار توانێت دەستی پیان ڕابگا. لایەنێکی تری دۆخی کرێکارانی کوردستان ئەمانەی کە ئامادە بەکارن. هەزاران خەڵک ئامادەیە کار بکە، شەهادەی پێیە، بەڵام هەلی کاری دەست ناکەوێت.
سەیرەکەی ئەم وەزع وای کردووە لە خەڵکی کرێکار پەنا بۆ شتی تر بەرێ مەسەن بۆ نمونە ئەوانەی هەمویان ناڵێن بەس ئەوانەی کە کۆچەکەن بەشێکی هەرە زۆریان ئەوانن کە کاریان دەست ناکەوێت بەڕاستی ناومێت بوون و ئەڕۆن بەدوای ئەوەی کە لە شوێنێک کارێکیان دەستکە بتوانن لایانی کەم هەم کەسوکارن و هەم خۆشیان بتوانن کە ژیان بکەن لە بەرامبەر ئەم هەموو دۆخە سەختیان لە هەموو شوێنە بە ئەشکاڵی جۆراوجۆر حرەکەتیان کردووە بەڵام هەمووی کورتماوەن یعنی لە شوێنێک کرێکاران لە کارگەیەکی معەن لەسەر خواستێکی معەن دەرگای کارگە داخە نالن ئیتاس پێێتە دەرەوە لە هیچ کارگەیەکی تر پشتگیری لەم حرەکەتە ناکرێت هەتا لە دەریشەوە لە دەرەوەی کارگە خۆ مشکلەی کرێکارە بێ مشکلی هەموو مشتەما بێ بە تایبەتی چینی کرێکارانی ژینگە پارێز مەزڵومترین بەشن بەراوردی معاشەکەیان بکەیت بە مەصرفی بازار ئەسڵەن پارەی ڕۆژێک نییە کە خەڵکێک معاشی باش بخەرجیەکە ئەوان لە مانگێکە 300,000یان پێدەن زۆرێک لە معاملەیان پێواکرێت معاملەکەی ئەوەیە کە کۆمەڵێک کۆمپانیا بە ناوی ئەوەی کە کار لە حکوومەت وەرەگرنەوە لەگەڵ شارەوانەکانە کۆنتراکتیان هەیە و بە منافەسە لەسەر یەکتری بە مناقەسە ئەم کارە لە حکوومەت وەرەگرنەوە یەشتان خۆیان قازانجێکی خەیاریەکەن مەسەن بۆ نمونە بۆ هەر ئەوەی کە من وەکو دیکۆمنت لە بەردەمما بێ یعنی بۆ هەر کرێکارێکە لەگەڵ کومپانیاکان لەگەڵ شارەوانی گرێبەستەکە لە 500,000 کەمتر نییە بەڵام 300,000 بەدەستی ئەوانەگە هاوکات لەگەڵ ئەمەشا کۆمەڵی یاسا و ڕێسا هەبوو کە تایبەت بە کرێکار بێت هەتا وەزارەتی کاریش یعنی ئەمانە هەمووی جۆرێک هەڵپەسرێداون لەلاەن حکوومەتی هەرێم و هیچ باخێکیان پێ نادێ و هیچ دەسەڵاتێکیان نییە ئەوان ئەڵێن بە پێی یاسا ئەبێ کرێکات بڕوا شکات شکات ئەکا و ئەڵێن ئێمە پشتگیریەکەین بەڵام بەداخەوە ینی وەک پێویست نییە پشتگیریەکەیان بۆ نمونە تا ئێستا نەمان بینی هیچ خاونکار و هیچ خاون پرۆژەیەک لەسەر ئەوەی مافی کرێکاری پێشێل کردویان لەسەرەوەی لەسەر کار دەری کردووە هیچ جۆرە سزایەک بدرێ ئەگەرچی لە یاساکانە کە هەن هەمووی دیاری کراوە هەمووی بە یاسا مافی کرێکار دیاری کراوە بەڵام ئەم یاسایانە ئیشی پێ ناکرێ جێبەجێ ناکرێ وەزارەتی کار لەگەڵیانە چەند جار ئێمە دانیشتنمان کردووە هەموو هەرسوڕانێکی کرێکاری هەمووەکو دەنگی کرێکار من مقابلەی بەڕێوەبەری گشتی وەزارەتی کارم کردووە هۆبەی زەمان و لەگەڵ بەڕێوەبەری کاری سلێمانی دانیشتوم ئەمانە ئەگەر دانیشت لەگەڵیانە هیچ ئیشکالێت نییە لە قسەکانیانە ئەڵێن ئێمە بە پێی یاسا بە زۆر نۆرمال قسەکانیان نۆرمالە بەڵام لەباری واقعیەوە بەڕاستی خۆیان خۆشیان ئەڵێن ئێمە هیچ بودجەیەکمان لەبەردەسانی مەسەن بۆ نمونە بڕۆین چاودێری ناوەندەکانی کار بکەین لەوەی بزانی شوێنکارەکانیان سەلامەتە یان نا لەوەی بزانی کە بیمە کۆمەڵایەتیەکان بیمەکراون زەمانە بەرحاڵ ئەمەیە بڵێم هەم سیستەمی بیمەکان و هەم یاسای کار و هەم لایەنە پەیوەندیدارەکان بەڕاستی شانی خۆیان خاڵی کردوێتەوە کە زەمانێک حکوومەت وەکو تەرەفی سێم دەخاڵەتێ کرد ئەمەش زۆر زەعیف بووە لە کوردستان بۆیە بەو پێ یعنی گڵۆپی سەوز بۆ خاونکار و کومپانیەکان هەڵکراوە بە ئارزوی خۆیان تاگلایەنە چۆن کرێکار بخەنە سەرکار کەی دەریکەن ئەوەی تر کرێکارەکەوێتە بەر ڕەحمەتی خاونکار و کومپانیەکان بۆیە بەو دەلیلە بنەڵێم کە بارودۆخێکی سەخت بەسەر کرێکارانە بەڕاستی فەرز کراوە ئێمە نابێت چاوەڕێی فریاد ڕزبین کەسێ بێکە لەم بارودۆخە نەجاتمان بدا یعنی ئەگەر ئێمە هێزی چینی خۆمان چینی کرێکار نەبینین نێنە مەیدان خەبار نەکەین لە پێناوی باشکردنی هەلومەرجی کارمان لە پێناوی باشکردنی موچەکانمان بەرحاڵ ئەم حرەکەتە جوهدێکی زۆری ئەوێ و ئەم ڕۆژنامەی دەنگی کرێکارە بە بڕوای من ئەگەر ئێمە کرێکاران بەدەستیەوە گرین وەکو وەسیلەیەک یەکتری ببینین و ئەم شکلەی کە لە ڕێکخرابوون هەیە ئەتوانین بە ئاستێکی کەی بگەێنین پەیامی من بۆ کرێکارانی کوردستان ئەوەیە کە ئەبێت ئەم دەورەیە لە خەبات و ناڕەزایەتی بە ئاراستەیەکی کەیا بەرین تۆزێ سەراسەری بکەینەوە ئەوان کاتێ داوای زیادکردنی موچە ئەکەنیان داوای ئەوەکە موچەکەیان دوانەکەوێت ئەم پرت و بڵاوێن نەمێنێ ڕۆژە لە کۆی و ڕۆژە لە چەمچەماڵ و ڕۆژە لە تەچی و ڕۆژە لە دەربەنگی خان و ڕۆژە لە گەرمیان و
سەر هەڵەدەن دێن مانەگرن ئیش ڕائەگرن بۆ ئەوی موچەوە بگرن بەڕام لە کۆتاییا سەیرەکەی هەر خۆیانن هیچ کەس نییە یعنی موچەکانن هەر بە دواکەوتوی ئەمێنێتەوە ئەو دەستە و گروپ و خەڵکە هەرسو ڕاوی ناو کارگەکان ئەبێت لەم مەرحەلەیە بچینە مەرحەلەیەشی ترەوە هەوڵدەین هەموو ڕێکخراوەکان ڕێکخراوی کارگە هەبن لە دەوری خواستەکانیان ڕێبکەون خۆ تەجروبە هەن لە بەردەسا بەڵام ئەمانە زۆرێک گەشەی پێ بدەین زۆرێک ببێنە پێشتر ئەوەی کە لە کارگەی ئاسن کراوە ئەتوانم بڵێم نمونەیەکی زۆر زۆر باشە کە کرێکاران توانیانە گروپێکیان هەبێ وەکو چۆنەڵێ شکلێک لە ڕێکخرابوونە لە مۆدیلێکی تازەیە لە هەر ناوەندێکی کارە پێش هەر شتێ ئەبێ قسەکەرەکانیان دیار بێ بۆ هەر خواستێکە دێنە مەیدان هەوڵدەن ڕای گشتی لێ ئاگادار بکەنەوە بۆ ئەوی بەڕاستی خۆی کرێکاران ئەبێ ڕەهبەری جەماوەر بن ئەگەر کرێکاران نێنە مەیدان ئەم وەزعێتە لە کوردستان ناگۆڕێ ئەبێ کرێکاران ڕەهبەری بزوتنەوە جەماوەرەکانیش کرێکاران بن بێنە مەیدان ئەوە تا ئێمە سەیری ئێران بکەین بابەجان ئێستا لە ئێران کرێکارانی هەر کارگە و ناوان دەکەدێتە مەیدان جەماوەری لەگەڵایە ئەم حاڵەتە لێرە غایبە ئەبێت تەحەولێ بدەین بە بزوتنەوەی کرێکاری و بڕۆینە پێش تا بتوانین تەحەولاتێ لە هەلومەرجی کار و ژیان و گوزەرانمانە دروستکەین مەڵێ بیدەرانی عزیز بەرداویم لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەروەک لە سەرتاوە ئاماژەم پێدا کە دوا بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە پێکهێنانی حکوومەت لە عێراق و میوانی بەرنامەی ئەمڕۆژمان سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر محسین کەریمان لەگەڵدا دەبێت. محسین کەریم ئێوارە باش و سپاس کە توانیت ئەم دەرفەتەمان پێبێت و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بن. ئێوارتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە ماندوو نەبن. دەی ئۆکتۆبەر هەڵبژاردنەکانی عێراق ئەنجام درا. 3 مانگ دواتر دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پاش بێنەوبردەیەک هەڵبژێران. ئەگەر پرسیارێکی گشتی بکەم کە لە ماوەی ئەم 3 مانگەیە لە پرۆسەی ئەنجامدانی هەڵبژاردنەوە تاوەکو سەرەتاکانی پێکهێنانی حکوومەت ئێوە چی خوێندنەوەیەکتان بۆم دۆخە هەیە؟ بڵێ تاوان منەوە بڵێم کە ڕاستە هەڵبژاردن ڕوویە و هەڵبژاردن بڕیار بوو کە کێشەیە کە لە عێراقا هەبوو کێشێکی سیاسی حکوومەتی کۆتایی پێبێنێ بەڵام وەکوەوە ئێوە ژامەژەتان پێکرد 3 مانگ هەڵبژاردن کرا بەڵام دوای 3 مانگ تازە بادیرەکانی سەرەتاکانی ئەوەی کە خەریکن بەرەوە ئەوواچن حکوومەت پێکبێنن دەرەکەوێت ینی 3 مانگ 90 ڕۆژ بەڕاستی ماوەیەکی زۆر دوور و درێژە کە هێزەکانی ئەوانی کە بە حساب براوەی انتخاباتی براوەی هەڵبژاردنن نەیانتوانی حکوومەت پێکبێنن. زۆر ئاسانە لەم بارودۆخی ئێستا لەم هەلومەرجەی دنیای پێشکەوتووە تەکنۆلۆژیای کە لە بەردەسا هەیە زۆر ئاسانە کە بتوانین لە ماوەیەکی زۆر کەما دەنگی دەنگدەران فەرز بکەی با بڵین و معلوم بێت کە کێ چەند دەنگێنە و کێ چەند دەنگی نێنەوە لەسەر بنەمای ئەوە بتوان مەسەن حکوومەت پێک بێنێ لە زۆربەی وڵاتانی دنیامانە ڕۆیە بەڵام ئەمەی کە لە عێراق ڕوویە بەڕاستی دەرخەری ئەوەیە کە کێشەیەکی قوڵتر هەیە مەسەلەکە هەڵبژاردن نییە مەسەلەکە خودی ئەو هەلومەرجە سیاسی کە قەیرانێکی سیاسی حکومەتی دروست کرد وە سەرنجام ناچار بوون انتخاباتی پێشوەخت دروست پەنا بە هەڵبژاردننی پێشوەخت برن هەر هەمان بارودۆخی سیاسی قەیران گرت و بەردەوامە و تا ئێسش بەردەوامە و بەردەوامیش بێ لەداهاتوە بەڵام ئەوەی کە 3 مانگ لە ماوەی 3 مانگە ئەو هێزانەت بە جۆرێک سەرەتاکانی ئەوەی کە حکومەت پێکبێنن دەرکەوتو ئەوەی کە من لە شوێنی کەشە باسم کردووە لە بڵاوکرای ئۆکتۆبەر کە ئەمە بەڕاستی ڕێکەوتنی لایەنە براوەکان و دەنگدەرەکە ئەوانە نین کە دەنگە هێنا بەڵکو ڕێکەوتنی هێزە چەکدار و میلیشیەکانە کە ئەمانە لە نەخشەکێشانی سیاسەتی عێراق دەوریان هەیە تەوان دەوڵەتای ناوچەکە و ئەمریکا ئەمانە لە پشتی ئەوانەوە و لەم یاری دەستشکاندنەوەیان سەرنجام گەیشتۆ بەوەی کە بەم قۆناغی ئێستا بگا من ئەوە ئەتوانمە بڵێم کە ئەوەی کە ئێستا ڕوئەیات ئەوە نییە کە ئیستحقاقاتی هەڵبژاردن و یا بڵێن ڕێژەی دەنگدانەکانی هەڵبژاردن و ئەوانی کە دەنگیان خەریکە حکومەت پێگەنێ بەڵکو ئەوەی کە خەریکە حکومەت پێگەنێ دوای 3 مانگ لە هێنان و بردن ئەوەیە کە ئەم هێزانە بە جۆرێک گەشتنەتە ئیتفاقی لەسەر بەشەکانی خۆیان لەسەر بەش و ڕیشکردنی
پۆستەکانی عێراق و بەم شێوەیە ئەتوان حکومەت یعنی حکومەت سەرنجام بەرهەمی ڕێکەوتنی ئەم هێزانەیە خۆیان لەسەر پۆستەکان لەسەر پلەکان لەسەر سەرنجام لەسەر کۆنتڕۆڵکردنی داهاتی عێراقیان ئەمانە معلومە شەڕەکان لەسەر پۆست داهاتە خۆ ئەم هێزان ئەمە ئینی ئەسڵیانە نەگەوەی کە بەڕاستی حکومەتێک لە عێراقا دروست بێ و مەسەلەکەی ئەوە بێ کە جواب بە مەسایلەکانی خەڵک باتەوە حکومەتێک دروست بۆی کە بتوانێت کارەبا بۆ خەڵک تەمینکە ئاو تەمینکە خزمەت دوای تەمینکە ئەمانە هیچی نییە تەناوێت کە ئەم حکومەتی کە دروست بووە شکڵێکە شێوازێکە کە نەوعێک لە ئیتفاق و ڕێکوتنی ئەوانی تەجەسوت کردووە تەبەرجەسە کردووە و لێناوە حکومەت یعنی سەرنجام معلومە بۆ مەحافلی دەوری معلومە بۆ دەرەوەی عێراق ئەمە ئەمان جێکەڵێن لە عێراقا حکومەتێک و دەوڵەتێکەیە بەڵام لە دنیا واقعا ئەوەی کە هەیە بە بڕای ئەتوان بڵێم کۆمیتێکی هەماهنگی و کۆمیتێکی هاوپشتی نێوان مەجموعە هێزی میلیشیاک لە کورد و عەرەب باڵین لە هێزە ناسیۆنیستەکانی کورد و هێزە ناسیۆنیست و ئیسلامیەکانی عەرەب پێگاتون و خەریکن لە ڕێگەی ئەم کۆمیتەوە لە ڕێگەم حکومەتەوە خەریکن داهاتی عێراق لە بینی خوانە بەشەکەن و بەم شێوەیە درێژە بە بارودۆخی سیاسی و ئابووری ئێستای عێراقیان. ئێوە ئاماژەتان بەوەدا کە ئەمە لایەنەکان ئێستا لە نێو خواندا ڕێکەوتون بۆ تەقسیم و دابەشکردنی سەروەتی عێراق و دەسەڵات بەڵام لە نێو خۆشیاندا هەستەکەی هێشتا کێشمەکێش مروولانەیەکی زۆر هەیە بۆ نمونە دوای 3 مانگ تازە دەستی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرا و بڕیارە قۆناغی داهاتوو و دەستنیشانکردنی سەرۆک کۆمار بێت دەوترێت کارە پشکی کوردە و هەر ئێستا مروولانەیەک دەبین لە نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستاندا ئەگەرم پرسیارەکەم بەم شێوەیە بێت ئەگەر نوێنەری یەکێتی دەرچوو بوو بە سەرۆک کۆمار چییە بێت و ئەگەر نوێنەری پارتی بوو چییە بێت؟ ئەزانی چۆن بە بڕای من ئەوەی کە نوێنەری هەر کام لەمانە دەرچێت چی ئەبێت ئەو کوتم ئاڵگۆڕێ لە ژیانی خەڵکا دروست ناکە ئەوەی کە ئەم هێزانە لە بینی خوانە من وتم تاوان حەزەکەم بە ئەوە ڕاستکەمەوە وتم سەرەتایی ڕێکەوتنیان سەرەتاکانی ڕێکەوتنیان دەرکەوتووە و هێشتا ئەم پرۆسێ ڕەنگە فەتێکی تریش بخایەنێت ینی تاوای کێکلایە بێتەوە وەکوی ئەوە ژاماژەتان پێکرد هێشتا مەسەن کێشمە کێشێکێ لەبێن هێشتا معلوم نێکێ سەرۆکی باپرین ئەنجومەنی وەزیرانەکە و پۆستێکی حساسە لە عێراقا معلوم مەسەن زۆرش معلوم نیە ئەوەی کە تا ئێستا لەسەر ڕێکەوتن خودی پەرلەمان خۆیەتی کە سەرۆکی دەستی سەرۆکاتی پەرلەمانیان دروست کردووە کە شتێکی عەجیب نییە بەڕاستی ئەوە بەڵام پێم وایە کە ئەوەی پێم وەسە پرسیارەکەەوە مەسەن یەکێتی نوێنەری یەکێتی سەرۆک کۆماربیان نوێنەری پارتی بێ هەر کەسێکی بە بڕای من لە ڕوانگەی خەڵکی کوردستانی عێراقەوە هیچ جاڵگۆڕە دروست ناکە لە ڕوانگەی خەڵکی عێراق جاڵگۆڕ دروست ناکە بەرهەم ساڵح بێ هوشیار جێباری بێ هەتا چوزانم هەر کەسێکی تر بێت ئەمانە ئێمە لە ماوەی تقریباً 15 ساڵی ڕابردووە بینیمان کە حکومەتی تەوافقیەمانە هەمیشە بووە بە شێوازی جۆراوجۆر بەڵام سەرنجام ئاکامەکەی بۆ خەڵک چی بووە ینی ئاکامەکەی بۆ کە ژیانی خەڵک باشتر بووە گوزاراніان باشتر بووە خەدەماتیان باشتر بووە موچیان باشتر بووە کێشەی کارەبایان حەل بووە کێشەی ئاویان حەل بووە ئای خواردنەوەیان حەل بووە و تەندروستیان باشترە خەدەماتی تەندروستی باشتر بووە مەسەلەن ئەمە خوێندن ئاسی خوێندن چوەتە سەر پێشکەوە لەڕی باڵی زانست و زانیاری و ئەمانەوە مەسەن ئایا ئاسی زانست لە عێراقا بەرەو پێش چووە وی لە ئاخری هیان ئەمانە هیچی ڕوونەیەوە بۆیە من پێم وایە کە لە پەیوەند بە خەڵکەوە هیچ ئەڵگۆڕێک ڕوونا بەڵام ئەوەی کە لە بینێم هێزانە معلومەم هێزانە و کوتم دەستکەوتنی ئەم پۆستانە نوعێک لە دابشنی سامانی عێراقا مەسەڵەن یەکێتی کە ئەوێت پۆستی سەرۆک کۆماری هەبێت یعنی ئەوێ لەم دەسەڵاتە بەشدار بێت لەم دەسەڵاتە بە حکمەوەی خۆتی چەند هەیە چەند بەشدارە و چەند پۆستێکی مهمی گرتۆ بەپێی ئەوە ئەتوانێت بەشی بێت لە دەسەڵات و بەو بە دەرەجی کە کەمتری هەیە حتمما بەشی دەسەڵاتە کەمترە بێ بۆ ئەگەر دیقەت بی مەسەن هەتا ئێستا تای تەرازۆکە لە مای ڕابردووشە بە بڕای من ئەگەر لە بینی پارتی و یەکێتی یاسەریەکەی لەنا حکومەتی عێراقا بەڕای من هەمیشە تای تەرازۆکە بە قازانجی پارتی بووە و تەنها ڕەنگە ئەمەی پۆستی سەرۆک کۆمارەکە بۆ یەکێتی بێجگە لەو کوتم لەوەی کە ینی بەشداری لە دەسەڵاتە بەڵام نوعێک لە عەرە بەڵێ کڕینەوەی مالوەجە ینی مەسەن بۆی کە بڵێ منیش لە حکومەتی عێراقا بەشم هەیە ناخۆ هەموو کەس ێزانە کە پۆستی سەرۆک کۆمار پۆستێکی تەشریفاتی و کاریگەری کەوتوی نییە بەڵام ڕم وەکو لە باری ڕەمزیەوەی کە مەسەن یەکێتی بەحاڵ لە دەسەڵاتە بەشدارە پۆستێکی ناوەکەی لە ناو دوو کەوارا گەورەیە کە پۆستی سەرۆک کۆماری عێراق بەدەست ئەوەیە و ئیلا بە بڕای من هیچ هەتا بۆ خۆشی پێما هینێکی کەوتۆ نییە بۆ یەکێتی نیشتیمانیش شتێکی کەوتۆ نییە ئەو نەمهم نییە.
بەڵام ئێوە ئاماژەتان بەوەدا کە ئەمە بۆ تەقسیمکردنی دەسەڵاتە و هیچ شتێک لە ژیانی خەڵکیدا ناگۆڕێ. بەڵام کاتێک گوێ لەم پەرلەمانتارانە دەگری یاخود لەم نوێنەری وەفدانی بزوتنەوەی کوردایەتی ئەحزابەکان کە دەچن بۆ ئەوان لەسەر چەند شتێ زۆر پێدا دەگرن بۆ نمە بەرگریکردن لە مافەکانی خەڵکی کوردستان لە موچەخۆران لە شایستەدارەکان و زۆر شتی تر و ئەمیان وتووە کە ئەگەر نوێنەرایەتێکی بەهێز نەبێت لە بەغا ئەوەی کە لە ڕابردوودا بینرا بۆ نمونە بڕینی بودجە و موچەی خەڵکی کوردستان ئەکرێ بەردەوام بێت و خراپتریش بێت. ئەمەیان چەندێک بە نەزەری اعتیبار وەردەگیرێت. من پێم وایە جوانە بەس پروپاگاندەی تەبلیغاتی و پێم وانێ خەڵکی کوردستان قەناعەتی بۆ قساری ئەندام پەرلەمانەکان هەبێت، یعنی بڕوایان پێ ناکەن. من لەوە دڵنیام کە خەڵک بڕوایان پێ ناکەن، هەر بۆیە کە بینیت بەشێکی زۆری خەڵکی کوردستانیش نەچوو بەشداری دەنگداینەکە نەگەر خەڵکی عێراق، یعنی خەڵکی کوردستانیش بەشدارینەکە لە کاتێکەوان وتیان هێزەکانی ناسیۆنالیزمی کورد وتیان ئێمە گەر لە بەغا بەشداری بەقووەتمان نەبێ زەرەی لەسەر مەسلحەتی کوردەیە لەسەر بەرژەوەندی کوردەیە و ئەبێ لەوێ بەقووەت بین دەنگمان بنێ بۆ ئێمە لێ بتوانین وێراتی ئەم بکەن. هەموو ئەمانەیان وت لە کات انتخاباتە، بەڵام سەرنجام ئەوە بوو کە خەڵک بایکۆتی کردوە، بەشێکی بەرچاوی خەڵک کوردستان نەچوو بۆ دەنگدان سەربارەی هەمووی دیعانەی کە بابڕین بیستیان چوارچێوەیەک و بابڵێن ڕوخسارێکی نەتەوایەتی ئەنی بەحساب دیفاع لە مافی کوردەکەن، دیفاع لە مەسەلەی کوردەکەن لە بەرامبەر دژمنانی کووردا، بۆیە بە خەتەرە وەکوایە مەسەن جەبەیەکی گەورە بگرن و ئەگەر ئەمان لەوە حازر نەبن خەڵکی کوردستان تەواوی ئیبادە بوون وێرانە بن قەتوعا مەکرن. بەڵام تەجروبەی واقعی دەری خست، تەجروبەی چەند ساڵی ڕابردوو دەری خست بۆ خەڵکی کوردستان کە ئەمانە هەمووی ناوبەتاڵن، قسەی پوچن، بێبناغن و بۆیە خەڵکی کوردستان بە عەمەلی جوابی ئەمەیە بەڕوێن. ئەوەی کە بەشداری انتخاباتیان نەکرد بەشێکی زۆری خەڵکی کوردستان و بەعترافی خودی دەسەڵاتدارانی کوردستان کە دانیان پیانە لە دوای هەڵبژاردنەکە لە زمانی گەورە بەرپرسەکانیانەوە، معنای ئەوەیە کە خەڵکی کوردستان لەم یاری ئەوان تێگەیشتووە. ئەمە ینی ئەم قسەیە کڕیارێکی دەست ناکەوێت لە ناو خەڵکی کوردستان و بە عەمەلی جوابی درایەوە، بە عەمەلی جوابی کە بابێ ئێمە دەنگ ناین بەم قسەیە بۆمان مهم نییە. پێم وایە کە ئەوە حقیقەتێکە بە تەجروبە سەلماوە پێویستی بە زۆر شرح و تفصیل و لێکۆڵینەوە نییە کە ئێمە بەڵگە بینەوە بۆی کە بڵێن ئەو قسەیەوانە. بەڕای من هەر ئەوەی کە کوتم خەڵکی کوردستان نەچوو بۆ دەنگدان معناوەیە کە خەڵکی کوردستان لە یاریەکان تێگەیشت و زانێمانەمەی قسەی ناوبەتاڵ و معلومە ئەبێت هەموو کەسێکیش پروپاگاندە بۆ کاڵاکەی خۆی بکە، ئەگەر وایە کرد معلومە هەچۆنێ بێت چوار کەس چاواشە بکە و بیکڕن لێی ئەبێ خۆ ئەو کاتاگە فرۆشیە کڕیاریش نەبێ و مەجبورە دیعای بۆ کاڵاکەی خۆی بکە، سەرنجام ڕەنگە دای بخەن ئەگەر کڕیانە بێ دای بخەن. پەرلەمانی عێراق ڕەنگە بۆچوونی زۆر هەڵگرە، قسەی زۆر لەسەر کرێ بە تایبەتی یەکەم ڕۆژی ئەم خولەکە کرایەوە هەندێک بە کفنەوە چوون، هەندێک بە ئەنجلی کوردایەتیەوە چوون و هاتاوەکو دوایی و لە تۆڕە کۆمەڵاتەکانە زۆر ئەو پەیامەت دەخوێندەوە کە ئەمە هیچ جێگەی ئومێد نییە. ئەگەر ئەمە جێگەی ئومێد نەبێت چی ڕێگەیەک چی ئومێدێک لە بەردەم خەڵکیدا هەیە و کاتە لە کوردستانیش و لە عێراقیش؟ بەڵێ زانی چۆنە پەرلەمانێک کە ببێتە جێگەی نمایشی جۆرێک لە جلی کوردی یعنی جیاکردنەوەی هەویەت و یان مەسەن ئەوانی جەماعەتی سەدر کفن لەبەرکەن، یعنی نیشانی ئەوە بە کە ئامادەن بەحساب لە ناو دەستگایەکی یاسادانەرە کە بە دەستگایەکە بە دەنگدان بەحساب دروست بۆ هەڵبژێرا و ئامادە بن جلی کفن لەبەرکەن و ئامادەی دەردیخواان شەهادەت بن و ئامادەی جەریمە بن و کوشتن و ئەمە بن. معلومە دەریخا کە ئەم پەرلەمانە بەڕاستی کارتۆنێکە و هیچ نییە و شکلێک ینی شکلێکی کارتۆنیەوە هیچ قیمەتێکی هیچ بایەقێکی نییە. قەرارە گەروا بێت هەتا بە پێی مەفاهیمەکانی بۆژوازیش پەرلەمان ئەکرێت نوێنەری هاوڵاتیانی خەڵکی عێراق بێت، نوێنەری خەڵکی عێراق بێت، هاوڵاتیانی خەڵکی عێراقە کووردە عەرەبە هەر زمانێک قساکە لەسەر بە هەر دینێکە هەر شتێکەیە بەرحاڵ ئەوان قرار لەوێ بێنن نوێنەتی خەڵکی کوردستان بکەن، نوێنەتی خەڵکی عێراق بکەن، دیفاع لە بەرژەوەندەکانی ئەوان بکەن و یاسایەک کۆمەڵە یاسایەک لەوێ دابڕێژن کە بتوانێت بە حساب مافەکانی خەڵک پارێزێ و بتوانێت ژیانی خەڵک باشتر کا. بەڵام ئەنی هەتا ئەمەژ نییە، من ئەڵم بە هەتا بە پێوانی بۆژوازی دیقەت بە لە هەنێ وڵاتی بۆژوازیشە کابرا ئەندام پەرلەمان بە جۆرە لە جۆرەکان بۆی ڕووی خۆی سوورکە لای دەنگدەرەکانی مەسەن مەجبورە لە ناو قوبەی پەرلەمانە و ناو تەلاری پەرلەمانە بەعزێک مەسایب لە کە لە قازانجی بەحساب ئەوانە بێت کە هەڵی بژاردون. بەڵام لە کوردستان عێراق پەرلەمانێکی عێراق بەڕاستیمان هیچ بەهاخی نییە، هیچ قیمەتێکی نییە و وەکوتم تەنها بە چاواشەکاری و نەعێک لە گەمژەکردنی خەڵکە. مەسەن جلی کوردی لە بەرەکەی لەوێیانەکەی چ قیمەتێکی ینی چ فەلسفەیەکی تیا لە پەرلەمانی عێراق تۆ جلی کوردی لە بەرکەی ینی
ئەمە جانبێکی جانێکی بەڕاستیەوەی کە مەحزەلە و گاڵتە جاڕیە، یعنی حکومەتی هەرێم خۆی موچەی خەڵکی کوردستانە بڕێ، یعنی مەسەن ئەوەی کە بوجە لە عێراقەوەنات بەڕاستیەوە بیانوویەکە، یعنی ئەمان بەر لەوەی کە بوجەش لە عێراقەوە بێدیانەیەت بەرحاڵ دەستیان برد بۆ بڕینی قوتی خەڵک، دەستیان بەسەر سەرۆتی کوردستان ئاگرتووە. مەسەن هەتا من با حەزەکەم یەک نمونە بێنمەوە، بەر لەمەش بەر لە 2003 داهاتێکی زۆر هاتە کوردستان و بە ئەترافی خودی نەوشیوە مستەفا کە و کاتە کەساتی کەسی دووەمێکیەتی بوو، هێشتا ئەترافی کرد لە تەلەڤیزیۆنە بڵاوکراوە، ڕەنگە زۆر کەسیش بیستبێتی، کەوتی داهاتی کوردستان ئەگەر لە ساڵ 100 ئەوە حساب بکەین لە ساڵ 35 بۆ ئێمە، لە ساڵ 35 بۆ پارتی، یعنی لە ساڵ 70 بۆ ئەو دوو حیزبە و لە ساسی بۆ خەڵکی کوردستان بوو. یعنی تەسەوەر کە لە ساڵ 30 بۆ هەموو ئەو شتانی بۆ کە لە کوردستان پێویست بوو، بۆ موچا، بۆ خەدەماتی سەحی، بۆ خەدەماتی چوزانم هەمووی کارەبا ئەوانە. ئێستا سەدقاتی ئەو کاتە سەروەت هەیە، سەدقاتی ئەو کاتە پارە هەیە، باشە، بەڵام سێرەکەی سەحا نەماوە، خوێندن هەمووی بۆ پارە، ئەو کارەبا نییە، بەسەر پارەی خۆڵ و خاشاکی لێ سەنن، تاکس و زەریبیان بە سەدقات زیاد کردو لەسەر هەموو شتێک، باشە، ینی لەو لاشە بە ملیار پارێتە کوردستانەوە، سنوورەکان خاڵە سنوورەکانیشی خوانەکەن، 100 نەوع گۆمرێک وەرەگرن، پارەی نەوت و ئەمانە هەمووی حسابی کە معلومە کە سامانێک کە ئەمانە کەڵەکەیەکەن بۆ خۆیان و بەدان تەقریتا حساب بڵاوبۆتەوە کە چەندین ملیاریان کۆکرێتەوە، هەتا بە ئەترافی خوانن ئەڵێن لە کوردستانە چەندین ملیاردێری دۆلار هەیە و چەند هەزار ملیۆنەری دۆلار هەیە. ئەمانە کێن؟ هەموو کەس ێزانێک ئەمانە بەرپرسانی حیزبەکان و دەوڵەمەندانی نزیکی حیزبەکان، ئەو سەرمایه‌دار و دەوڵەمەندان کە لە نزیکی ئەم دوو حیزب بەتایبەتی دوو حیزب دەسەڵاتەوە حیزبەکانی تر کە لەگەڵیانە شەریکن. معلومە کە سەرۆتی کوردستان لەلایەن ئەوانەوە تاڵانە کرێ ئەبرێ و ئەوانن کە قوتی خەڵکی کوردستان ئەبڕن، یعنی ئەمانە بە بڕای من بیانوێکی بێمعنایە کە خەتاکەمەیەکەنە ملی حکومەتی عێراق. معلومە حکومەتی عێراق حکومەتێکی چەوسێنەرە، دژی خەڵکی هاوڵاتیانی عەرزمانیشە، من لێرە تەبریری ئەوان ناکەم، بەڵام بەڕاستی ئەمە بیانوێکە بۆ چاواشەکردن بۆی کە سەرنجی ناڕەزایەتی خەڵکی کوردستان، تووڕەبوونی خەڵکی کوردستان لەم دەسەڵاتە گەندەڵە بگوێنە بۆ سەر دژمنی دەرەکی، بۆ سەر حکومەتی عێراقی. اینجا پێ بڵێ جا ئەگەر دەنگ ببن و من بەقوت بم لەوێ توانم موچە بۆ دابین بکەم، بوجەکە بۆ دابین بکەم، بەڵام معلومە تا ئێستا باشە بەر لەوەی بوجەکە بێت. ئەو کاتێک کە نەوتیانە فرۆشت، مەسەن ئەم نەوتی بە حساب کوردستان خوانیان فرۆشت، بۆچی نەیانتوانی مەسەن موچە بۆ خەڵک دابین؟ خۆ لە 2014 مان موچیان بڕی، یعنی تەنها یعنی گەر دیقەت بیت تەنها چەند ساڵێک بووە کە تۆزێ ژیانی خەڵک باش بوو، بەڵام نزیکی 10 ساڵات ئەمان بەردەوام پاشەکەوتی موچیان بەسەر فەرمانبەرە سەپاندووە، مەشاریعیان نەهێشتووە، خەڵکیان بێکار و ئینکردووە و مشکیشانکەوە پار. بۆیە بە بڕای من نا ئەوەی کە حەقیقەتەوەی کە ئەمان خۆیان دەسەڵاتەکە خۆی تاڵانچیە و خۆی سەرچاوەی نەهامەتەکانی خەڵکی کوردستانە و ئەو بیانوانی کەیکات دژمنەکانی دەرەوە تاوانبەرەکە تەنها بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکە دووری خاتەوە لە واقعەتەکە کە خۆیەتی دەسەڵاتەکەیەتی بۆ سەر بە حساب دژمنی دەرەوە و ئەم هەمیشە یەکێک لە سیفاتی باڵێن دەوڵەتە دژە ئینسانی بۆ ژوازیەکان بۆی کە سەرنجی خەڵک لەسەرخوان لابنەوە خەڵکی تر تاوانبارکەن بەم شێوەیە خەڵک چاواشۆکەن، لەوە زیاتر شتێکی تر نییە بە بڕای. پێشەوەی دواوە وتەت لێ وەرگرم ئەگەر سەرنجێکتان هەبێت لەسەر پرسیاری بینەرەکاڵێ ئیتر 30 ساڵە دەسەڵاتداری ئەم حیزبانەی کوردایەتی کافی نییە و کاتی دامەزاندنی دەسەڵاتی جەماوەری نییە لە کوردستاندا و ئەگەر لەسەر مەقسەیەکتان هەبێت و هەروە ئەگەر بابەتێکیش مابێت و لە میانەی گفتوگۆکەماندا نەهات بێت و بە گرنگی بزانن سەبارەت بە پێکهێنانی حکوومەت لە عێراقدا فەرمون بە کورتی. من سپاس ڕاستەکەی و پرسیارەوەی بیرخستمەوە کە من بەشی دومی وەڵامی پرسیارەکەی تۆم نایە بمبەخشە. ئەوەی کە بە بڕای من چی بکرێ، من پێم وایە کە هەم بۆ کوردستان بۆ خەڵکی کوردستان و هەم بۆ خەڵکی عێراق ئەوەیە کە ئەو پرۆسی دەستیان پێکرد، پرۆسەی وەستانە و بەرامبەر بە دەسەڵات چ لە عێراق چ لە کوردستان ئەو پرۆسێ بە بەرەو سەرنجامی خۆی بگات، پرۆسەیەکە کە سەرنجام بە بڕای من ئەبێت دەستی دەسەڵاتدارانی کوردستان عێراق کۆتا بکە، پەرلەمان و حکومەتی ئەمان ناتوانێت وەڵام بە مەسایلەکانی خەڵک باتەوە، ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی ژیانی خەڵک خراپترە بێ. ڕێگەیە کە بتوانێم خەڵکە لەم نەهامەتێ نەجات بات ئەوەیە کە خۆی بتوانێت بێتە مەیدان وەکو چۆن هاتە مەیدان، بەڵام ئەم پرۆسێ بەرە سەرنجام بگێنێ، نوقسانەکانی پڕکاتەوە، ئەبێت جەماوەر زیاتر لەوەی کە ئێستا هەیە
لە دەوریە کۆبنەوە ئەبێ گروپی جۆراوجۆر دروستکەن و پەیوەندیان لەگەڵ یەکتریا هەبێ ئەبێ هەوڵبن ڕێکخراوی جۆراوجۆری جەماوەری دروستکەن ڕێکخراوی مامۆسانی سربەخۆر ڕادیکاڵ ڕێکخراوی خوێنکاران ڕێکخراوی گەنجان ڕێکخراوی کرێکاران توزانم مەسەن هەتا لە ناوەندەکانی کارە پێویستەکە کە مەسەن ڕێکخراوی کرێکاران و کارمەندان و مەسەن دکتۆرەکان لە خەسخانەکان دروست بێت لە بەلەدیەکانە بە هەمان شکڵ کرێکاران و کارمەندان بە هەر حاڵ ئەگەر ئەم پرۆسەی باڵێن خۆڕێخستنە هوشیاریە دوورکەوتەوە لە سیاسەتی بۆژوازی تۆر هەڵدانی سیاسەکانی بۆژوازی بەم ئەم پرۆسێ سەرنجامی خۆی نەکا بە بڕێن باردۆخەکە لەمە خراپتر بێ بۆیە ئەوەی کە بێت چی بکرێت بە بڕای بێ کە جەماوەری خەڵک هەڵسوڕاوانی سیاسی تێکۆشەرانی ناڕازی و ئەوانی کە ئومێدیان بۆ دنیایەکی باشترە دڵیان بۆ ئەو ئاسووتێ و ئومێدیان بۆ ئەوەیە کە بتوانن دەورێکیانە بێت لەم ئاڵ و گۆڕەیە بە بڕای من ئەوەی کە بتوانین نەخشمانە بێ لەوەی کە چۆن ئەم جەماوەرە ڕێکخراوەکەیت و چۆن توانی ئەم بزوتنەوە ناڕزادی کە هەیە ڕێکخراوەکەیت لەباری سیاسی و شەفافە بێت ئامانجەکانی ڕۆشنە بێت دژمنی خۆی بە وازەحی ئەناسێت شوێن هیچ قاوقیلێکی ئەحزابی بۆژوازی پۆپۆلیست و ئۆپۆسیۆنی بۆژوازی ناکەوێ و سەرنجام دژمنی خۆی کە دەسەڵاتە ئەیناسێت وە هەوڵات جەنگێکی چیناتی لەگەڵ یا بەرپا بکە کەم جەنگە سەرنجام بە کۆتایی هاتن بە دەسەڵاتیەوان وە سەرنجام دامەزانی دەسەڵاتی جەماوەری بکە ئەمەش بە بڕای پرۆسێکی سیاسیە کە دەوری ڕابەرانی سیاسی کۆمۆنیست چاپ هەڵسوڕەوانی سۆشیالیست یەکسانی خواز دەتوانێت دەورێکی جدی بێ و دەورێکی ئەساسی بێ لەم پرۆسە سیاسیە ڕێگەیەکی تر نەماتەوە بە بڕای من لە ڕوانگەی بەرژەوەندی خەڵکی کوردستان و عێراقەوە غیرەوەی کە بێ ئەم پرۆسەیە هاتنە مەیدانی خەڵک تەکامل بکات نوقسانەکانی پڕکاتەوە کەمکۆکانی پڕکاتەوە بۆ بتوانێت ڕێگەی سەرکەوتن پێوێت بە ئامانجەوەی کە بتوانێت کۆتایە بەم دەسەڵاتە میلیشیایە قەومی عروبی ئیسلامی ناسیۆنالیستی تێکەڵ و پێکەڵەیە مۆزایکە کۆتایی پێبێنەوە دەسەڵاتێک کە دامەزرێت لەسەر ئیرادەی ڕاستەخۆی خەڵک لە شوراکانی لە دامەزراوەکانی دەسەڵاتدارتی جەماوەری لە سەراسەری عێراقاوە من زمینشا لە کوردستان پێک بێت بۆ بەم شێوەیە بتوانێت خەڵک خۆی بتوانێت لە ڕێگەی گرتنەدەستی دەسەڵاتەوە بتوانێت خزمەتگوزاریەکان بە خۆی دابین کا بتوانێت خەدەماتی سەحی خوێندنی خۆڕایی کا و کارەبای خۆڕایی ئەمانە بە خۆی تەمینکەوە ژیانێکی شایستە بە مرۆڤ بە خۆی تەمینکە غیری ئەمە ڕێگەیەکی بە بڕای من نەماوە باڵێن بارودۆخەکە دەستی هەمومان بانگەوازەکە بۆ ئەوی کە بتوانین نەخشمانە بێت لەم پرۆسە سیاسی کە باسم کرد. محسین کەریم سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و بەشداری لا بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا. سپاس بۆ ئێوەش مادوونەوە. زۆر سپاس. ئازیزان خۆشەویستان هەر لێرەشدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.